قەت هەزمەکە بە تەنیایی نوێترین ڤیدۆکلیپی هونەرمەند دەروون عەلیە لە چەند ڕۆژی ڕابردوودا کاری وێنەگرتنی بۆ کراوە و وا بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا بڵاو بکرێتەوە. نوێترین بەرهەمی من بە ناوی قەت هەزمەکە بە تەنیایی ئاواز و هۆنراوە و دابەشکردنی خۆمە. ئەم بەرهەمە لەلایەن کۆمپانیای ڕوون ئەیجنسی بەرهەم هێنراوە ڤیدیۆ کلیپەکەی لە شاری سلێمانی کردومانە. دوێنێ کاری ڤیدیۆگرتنی تەواو بووە. بەم زوانە لە ئایندەیەکی زۆر نزیکە مۆنتاژەکرێ و ئەکەوێتە بەرچاو گوێگری بینەران.